گۆڕینی مامەڵەی کڕین و فرۆشتنی مڵک و ئۆتۆمبیل لە دۆلارەوە بۆ دینار ئەو خواستەیە کە حکوومەتی عێراقی بۆ جێگیرکردنی بەهای دینار دەیەوێت بەدی بێنێت. بێستون دەڵێت مامەڵەکردن بە دینارەوە خراپە. ئەگەر خانوویەک بە دینار بفرۆشین ئەبێت بۆ هەڵگرتنی 5,000 دیناری گوێنی بێنین، بەڵام دۆلار ژماردن و هەڵگرتنیشی ئاسانە. بە 5,000 بێنەوە کێشەمان زۆر بۆ دروستەکە لەبەرەوە جارێکە ئەبێ کابرا لە علاگێکی گەورە بگرێ بەدەستیەوە بۆ ئەو ناڕەحەتە بۆ ئێمە کار ئاسانین یعنی ناڕەحەتمان ناکات بە حکمی ئەوەی کە ئەبێ ئێمە بیبژێرە و ئەمە دراوە لە جیای کەرەوە ئەمە سوچێکی لێ بۆ تۆ وەری ناگرێ و کابرا ئەبێ دانەدانە سێری ئەم هەموو 5,000ەکە. دەریاش پێچەوانە بیر دەکاتەوە دەڵێت ئەگەر مامەڵەی خانوو زەوی ببێتەوە بە دینار بازار دەبوژێتەوە و خەڵکیش ناترسێت لەوەی بەهۆی بەرزونزمی بەهای دینارەوە زەرمەند بێت. خەڵکی زۆر هەیە پارێکی زۆری هەیە بە دینارە ناتوانێت میکاتەوە بە دۆلار بۆی بێ مڵشێ بکڕێت. هەمووی چاوەڕێ ئەوەیە کە دۆلارەکە جێگیر بێ، بەڵام ئەگەر بێ بە دینار یەک جار بێ بە یاسایەک ئەوە دڵخۆشکەرە بێت و بێتە ئەوەی بازار و بژێتەوە. لێرەش کەم کەس هەیە ئۆتۆمبیل بە دینار بکڕێت. هەموو مامەڵەکان بە دۆلارن. ناجێگیری بەهای دینار زۆر جار هەم کڕیار و هەم فرۆشیاریشی تووشی زەرەر کردووە. ئەم دقیقە سیارە بە دۆلارە فرۆشین. ئەگەر حکوومەتی عێراقی ئەڵێ دۆلارێک بە سیارە بکەن بە دینار فرۆشین بەسەر چاو ئێمە قابیلمان و قبوڵشمانە. بەڵام ئایا حکوومەتی عێراقی بەیانی دۆلارم بە چەند بۆشکێنێتەوە؟ ئێمە تا ئێستا معاملە بە دۆلارەوەکەین کە دۆلاری پێبێنی ئەگەر دیناریشی پێبێ لێ وەرەگرین، بەڵام بڵێن ئەمڕۆ لە بازار بە 46 ویلیەسەنین سبێنێ لە بازار نازانین بازار چەندە 47 نازانین تا کەم کات بەرز بێتەوە دابەزێت قازانجەکەین سەریشکەوێ زەرەرەکەین. لە کڕین و فرۆشتنی مڵک یان ئۆتۆمبیلدا هاوڵاتیان زەرمەندی یەکەمن چونکە ناچارن بۆ هەر مامەڵەیەک دینارەکانیان بە دۆلار بگۆڕنەوە. لە قانون ناو لە داری تاپۆیە ئەمیشە بە دینار ئەکرێت. دینارەکەیەوەی لە معاملەی بیعکڕین و فرۆشتنەکەیە هەنووسێکە مڵکە بە 50 ملیۆن خەملەنراوە. بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی حکوومەتی عێراقی بازرگانانی ئۆتۆمبیل و کڕیار و فرۆشیارانی خانوبەرە دەڵێن ئەگەر حکوومەت هاوشێوەی 50,000 دیناری دراوی 100,000 دیناری و 200,000 دیناری لە چاپ بدات ئەو کات مامەڵەکردن بە دینار ئاسانتر دەبێت و دینار دەتوانێت جێگەی دۆلار بگرێتەوە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.